هاوپەیمانی جیهانی بۆ دامەزراوەی نیشتیمانی کۆمسیۆنەکانی مافی مرۆڤ هەڕەشە لە عێراق دەکات. لە نوێترین ڕاگەنراودا هاوپەیمانەتێکە هۆشداری دەداتە حکوومەتی عێراق بۆ هۆی نەبوونی کۆمسیۆنی مافەکانی مرۆڤ وەک دامەزراوەیەکی نیشتیمانی ڕەنگە عێراق لە ڕیزبەندی A بێتە ڕیزبەندی B. جگەلەوەش یەکێکی دیکە لە هۆکارەکان بۆ دەگەڕێتەوە کە تاوەکو ئێستا بەهۆی دەستێوەردانی سیاسی هیچ راپۆرتێکی گشتگیر لەسەر پەیماننامەکان پێشکەش بە هاوپەیمانەتیەکە نەکراوە. Divê derbarê de ji enesa zaviyê endamê dest ji karkişayê komîsyonê daxwaz ji hêz û aliyên siyasî dike ku lezên li hilbijartina komîteyek berfereh bikin ku mafên hemû pêkhateyan jî têde mîsogar be. زۆربەی راپۆرتانی و دەوڵەتیەکان ئاماژە بە پێشێلکاریەکی بەرچاو لە مافەکانی مرۆڤ لە عێراق دەکەن بە تایبەتیم دوا راپۆرتە کە داوای بەڵگەی ڕوون سەبارەت بە مافەکانی مرۆڤ دەکات. بەڵام بۆچی پێشێلکاریەکان بەرامبەر بە پرسەکانی مافی مرۆڤ بە گشتی لە عێراق هەر لە زیادبووندایە؟ لەگەڵ چالاکوانی مەدەنی بەڕێز عەلی حەریر قسە دەکەین کە لە بەغداوە لەگەڵمان دەبێت. بەڕێز عەلی سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئامارەکان ئاماژە بە بەرزبوونەوەی ڕێژەی پێشێلکاریەکانی مافی مرۆڤ دەکەن. بۆچی ئەم ڕێژەیە بەردەوام لە بەرزبوونەوەدایە؟ هۆکارەکانی چییە؟ بەر لە هەموو شتێک زۆر سوپاس بۆ کوردستان 24 بۆم دەرفەتە. ئەگەر قسە لەبارەی ئەم پرسە بکەین دەبێ ئاماژە بە کێشەی دواکەوتن و پاشداچوونی مافەکانی مرۆڤ بکەین. هۆکارەکان چین لەوە بکۆڵینەوە کە ڕێگ و ڕیشەی ئەم کێشەیە چیە. بەر لە هەموو شتێک کێشە سیاسیەکان کاریگەریەکی نەرێنیان لەسەر کۆمەلگە هەیە. داواکاریە دیموکراتیەکان لە عێراق وردە وردە لە پاشەکشەدان و زیاتر دوا دەکەون. هەموو ئەمانە بەهۆی ئەوەیە کە دەسەڵات بە شێوازێکی سەرکوتکارانە ڕوبەڕووی چینەکانی کۆمەلگە و خەڵکی خۆی دەبێتەوە. ئەگەر تۆ باسی ئەو سەرکوتکاری و ئەو پێشێلکاریانە بکەی کە بەنمونە خۆپشاندانەکانی داواکاری دەرچوانی بەشە پزیشکەکان و دەرمانسازان دەیان کرد، بینیمان هەڵوێستی دەسەڵات و حکوومەت چۆن بوو. بینیمان کە بە شێوازێکی ڕەشەکوژی ڕوبەڕوویان بوونەوە لە بەردەم دەرگاکانی ناوچەی سەوز یاخود سەیری خۆپشاندانەکانی بەسڕە بکەن بۆ ڕاستکردنەوەی پێپلیکانەی موچە ئەمان کە فەرمانبەری دەوڵەتن، سەر بە دامەزراوەی دەوڵەتن کە دەوڵەت دەبێ پارێزگاری لەوام کەوانش پارێزگاری لەوام بکەم. بەڵام خەڵک لەم دەسەڵاتە بێزار بووە چونکە ئەم حکوومەتە وردە وردە ئەم دەسەڵاتە لە کارەکانی دوا دەکەوێت. برێز عەلی نوها مافی مرۆڤ عێراق یعنی gelek mijar hene girêdayî Iraqê ku mafê mirov têne peçêlkirin bin pêkirin gere mafê pêk hateyan werbigirin mesela Kurd, Sünne, eşterebêjim Xristiyan, Êzîdî mafî wan bi giştî jî tê bin pêkirin. Yani divê derbarê de ger nirxandineke te bigirin. پەرلەمانی عێراقی لەو هەوڵانەی کە لە ماوەی دواییدا خەریکی بوو هەوڵی داوە کە بابەتی بە نمونە باس بکەین یاسای باریکەسی بێنێتە ئاراوە کە ئەم پرسە دابەشکردنی کۆمەلگەیە لەسەر بنەمای دەقی شەرعی و ئاینی کۆمەلگە دابەش دەکات بۆ سەرچەندچینێکی تایفی و ئەمە پێچەوانەی ئەو دەستورەیە کە دەڵێت جیاکاری لە نێوان تاکەکانی کۆمەلگەی عێراقی و لە نێوان هاوڵاتیان ناکرێت. ئەم هەموو دژوازیە و ئەم هەموو سەرکوتکاریە و پێشێلکارەیە کە دەسەڵاتی عێراقی و پەرلەمانی عێراق بۆ سەر هەموو پێکاتەکانی عێراق دەیکەن کێشەی زۆر گەورن. ئێمە بە دوای چارەسەرەوەین و داوای چارەسەریش دەکەین. حکوومەتی عێراقی دەم ئەم ساڵ بە نمونە دەسەڵاتی ئەوەی هەبوو کە ئەم شتانە بوەستێنێ کۆمەلگەی نێودەوڵەتی و ڕێکخراوەکانی سەر بە کۆمەلگەی نێودەوڵەتی حکوومەتەکەی بەڕێز محەممەد شیع سوودانی لەبری ئەوەی پارێزگاری لەو ڕێکخراوانە بکات داوای کردووە UN عێراق جێبهێڵێ و بچنە دەرەوە. ئەو ڕێکخراوانەی کە کار و پیشەیان گەشەپێدان و پاراستنی مافی مرۆڤ و پێدانی ڕاوێژ و ڕاهێنانە بە گوێرەی یاسا نێودەوڵەتیەکان. بەڵام حکوومەتی عێراق چی کردووە؟ داوای کردووەمان لە عێراق بچنە دەرەوە بۆ ئەوی چاودێری نێودەوڵەتی بەسەر عێراقەوە نەمێنێت. ئەوان دەیەوێت بەم کارە لە چالاکوانانی مافی مرۆڤ بدەن
هەوڵێکە بۆ دووبارە دروستکردنەوەی دیکتاتۆریزم و ئەمە دیموکراسیەتێکی لاواز و پەرتەوازەیە، چونکە ئەم سیستمەی ئێمە هەمانە شتێکی ڕووکەشانەیە، تەنیا بە ڕووکەش دیموکراتە بنەوە تۆ هەڵبژاردنت هەیە، بەڵام ئەم هەڵبژارنەی شەفاف نین لە عێراقدا. پەرلەمانەکەت پەرلەمانێک کە بنمونە سەدرەکان زۆرترین دەنگیان نەچوونە دەرەوە، کەواتە ئەو پەرلەمانە لە بنەرەوە شەرعیەتێکی تەواوی نییە. ڕێکخراوەکانی کۆمەلگەی نێودەوڵەتی تۆ ڕێگەیان پێ دەدەی بە ئاسانی هاتوچۆ بکەن، بەڵام لێ پێچینەوەی یاسایی زۆریان لەگەڵ دەکەیت. باشە بەڕێز ئەلی ئاماژەت با ڕێکخراوەکان کرد کە ڕۆڵیان لە عێراقدا نییەوە ناهێڵن وەکو خۆیان کار بکەن، بەڵام یەکێک لەو ڕخنانی کە دێتە سەر عێراق نەبوونی کۆمسیۆنی مافی مرۆڤە کە لە مانگی ئابی 2021 پەک خراوە ناهێڵن کارەکانی خۆی بکات. بۆچی عێراق ڕێگە بە من نادات؟ کەواتە ئایا لە بواری مافی مرۆڤ و بەدامەزراوی کردنی دەستگاکانی چاودێری مافی مرۆڤیشەوە تووشی کێشە و داڕمان بووە؟ حکوومەتی عێراقی ئەوەی کە بۆ خەڵک دەری دەخات ئەوەیە کە یارمەتی دەرە پشتیوانە بۆ هەر کەسێک کە ڕێکخراوێکی کۆمەڵگەی نێودەوڵەتی بێنێتە عێراقیان بیکاتەوە، بەڵام ئەندێشەی ئەوە بکە کە تۆ چالاکوان بی، چالاکوانی مافی مرۆڤش بی لە عێراقدا ڕوبەڕووی هەزاران تۆمەت دەبیتەوە و دەیان جار لە پێچینەوەی یاساییت لەگەڵ دەکرێت و هەموو جارێک پێویست بوێ ڕوونکردنەوەی ئەمنی پێویست بدەیت، تەنانەت دەتوەستێنن زۆر جار پێت دەڵێن بە نمونە لەسەر شەقام دەڵێن تۆ بە دوای ئەوەیت کە قوربانی بێنی قسەیان لێ وەربگری تۆ دەتەوێت ئازادی ڕادڕبڕیم بەلاڕێدا ببەی، دەیان پرسی دیکە توش دەکەن. ئەمە ئەو کارێکە دەسەڵات دەیکا. ئێمە خەڵکانێکمان هەیە چالاکوان و ڕۆژنامەنووس ڕۆژانە لێ پێچینەوەی یاسایە لەگەڵ دەکرێت تەنیا لەبەر ئەوەی کە دژی ئەوە بوون کە پارێزەرێک لە سندیکای پارێزەرە وەستێنراوە لە کارکردن. خەڵکانێکمان هەیە بەرگری لە مافی مرۆڤ دەکەن، دژی پێشێلکاریەکانن، کەچی حکوومەت و دادگاکانی عێراق و داواکاری گشتی هەمویان دەستەمە وەستاون. ئەمڕۆ خەڵک بێزارن لەم دەسەڵاتە، بە دوای مافەکانی خۆیاندا دەگەڕن، مافە بنەڕەتیەکان بە گوێرەی ئەوەی کە عێراق لەسەر ئاستی نێودەوڵەتی دانی پێداناوە و دەیان ڕێککەوتنی لەو بارە واژوو کردووە، بەڵام کاتێک دیتە واقع و ئەوەی لە عێراقی سەیری دەکەی زۆر جیاوازە. برێز عەلی یعنی بەرسڤاتە وێ پرسێ دەردەخە سیاسەتە عێراقی دخوازە ڕێزێ مافی مرۆڤ بگرە، دەموکراسی هەبە، ئەف دەسەڵاتە سیاسی و عێراقی هەیە دخوازە دەموکراسی و مافی مرۆڤ هەبە. بەڕووکەش بڵێ بەڕووکەش ئەو کارە دەکات، دەسەڵات دەوێ وا دەری بخات کە ئەو پرسانە چارە سەر دەکات. ئەمان لە میدیادا زۆر بوێر و ئازا و لێهاتوون، بەڵام لە نێو کۆمەڵگەدا لە نێو خەڵکدا ئەوەی ڕوودەدات کە خەڵک ڕەشەکوژی بەرامبەر دەکرێت لە خۆپشاندنەکاندا، پزیشکانی ددان، دەرمانسازان، دەرتوانی بەشە پزیشکەکان کە ئێمە هەریچ نەبێت و عێراق ڕێز لەم کەسانە دەگرین کە دێن داوای مافی خۆیان دەکەن کە شتێکی زۆر سەرەتاییە، دەبینی کە حکوومەت چۆن سەرکوتیان دەکات، لیان دەدا، لە ژنان دەدا، لە خەڵکی بەتەمەن و بە ساڵاتچوو دەدات. هەموو ئەوانەی کە تاکێکی عێراقی بە پەروەردە مافەکانیان دەپارێزێت حکوومەت سەرکوتیان دەکات، کەواتە هەموو چینەکانی کۆمەڵگا ڕۆژانە پێشێلی مافیان دەکرێت، بە تایبەتی کچان، ژنان، منداڵان، ئەمانە ڕۆژانە ئەم کارانیان بەرامبەر دەکرێت لە ئازادی ڕادەربڕین. سەدان و هەزاران کێشەی زۆر گەورەمان هەیە لە یاسادانان، لە پەرلەمان، لە کێشە سیاسەکان، هەر هەمویان تەنانەت لە نێو خودی پەرلەمانیش یاساکان باشترین نمونەن. لێ سپاس بۆتەم هەلی حەریش هەڵەگوانی سیاسیش بەغدایل کرد.